مافی دەنگ کەیوایە مافی دەنگ کەیوایە پەرلەمان بۆ پێک نایە پەرلەمان بۆ پێک نایە حکومەت کارا بکەنەوە حکومەت کارە بکەنەوە دەستی حیزبی تێمەکەن دەستی حیزبی تێمەکەن شەڕی کورسی و پۆز مەکەن شەڕی کورسی و پۆست مەکەن شەڕ بۆ مافی میلەتکەن شەڕ بۆ مافی میلەتکەن سەرەتا بەناوی خوای گەورە وەکو سەرپەرشتیاری ئەنجومەنی بێرمنگام بە خێراتنی هەموو لایەنەکانەکەم سڵاو و ڕێزمێ بۆ گشت گەنجان بۆ ئەندامان لە ئەنجومەن و ڕێکخراوی داکۆک و سەرجەم گەنجانی سەربەخۆ کە ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی داکۆک بەشدارن هاوڕێیان ئەمڕۆ لە ساڵیادی حەڤەی شوبات ڕووداوەکانی ساڵی 2011 کە 15 ساڵ بەسەر ئەو ڕووداوەیە تێپەڕە بێ یادی ئەم ڕۆژە ئەکەینەوە بەداخەوە یەکێتی و پارتی بە بەردەوامی لەسەر ڕێبازی خۆیان قڕکردنی گەنجانی کورد ڕاوەدونانی گەنجانی کورد ڕشتنی خوێنی گەنجانی کورد و زیندانیکردنی دەنگی ئازاد بەردەوامن بە هەموو ئەم کێشانەوە نەوەساون یەکێتی و پارتی دووبارە هاتوونەتەوە کێشەی تر بۆ میلەت دروست دەکەن کە باوەکاری ئەوەی کە ناتوانن حکومەتێک بۆ ئەم میلەتە بەشخوراوە دروست بکەن ئەمە بۆتە هۆی ئەوەی کە پەرلەمان پەکی بکەوێ بۆتە هۆی ئەوەی کە خەڵک زیاتر ڕەنجەڕۆ بێ خەڵک بێمەعاش بێ ژیانی خەڵک بە تەواوەتی کەوتۆتە مەترسیەوە ئێستا جەنگێکەیە جەنگی قات و قڕی جەنگی برتیکردنی خەڵک کە خەڵکە بێ هەموو کاتێ ئامادەگی ئەوەی تیابێ لە ساڵێکا 2 بۆ 3 موچەی بخورێ وای لێ هاتووە ئەبێ قەنەعەتکە بڕوا بکە بژی لەگەڵم قەیرانەیە من بەناوی خۆمان سەرجەم ڕێکخراوی داکۆکەوە لێرە قساکەم بە خێراتنتانەکەم دووبارە داوا لە دادەهێرۆخانەکەم کە بێت لێرە بەیاننامەی ڕێکخراوی داکۆک بخوێنێتەوە لەسەر ئەم خۆپشادانەی کە ئەمڕۆ ڕێمان خستووە. سەرەتا بەناوی خوای گەورەوە ڕاگەیاندراوی ڕێکخراوی داکۆک بۆ مەف و ئازادی لە یادی حەڤەی شوباتی دۆخی چەقبەستووی سیاسی هەرێمدا کوردستانیانی خۆشەویست ئازادی خوازانی نیشتیمان لە 15مین ساڵیادی خوێنی گەنجانی حەڤەی شوباتدا هەرێمی کوردستان لە بری چاکسازی بەرەو قۆناغێکی مەترسیدار و یەکخستنی دامەزراوەکان سەربازگەکردنی شەقام هەنگاو دەنێت ئێمە وەک ڕێکخراوی داکۆک ئەم خاڵانە بیری خەڵکی دەهێنینەوە ئەوەی ئەمڕۆ هەیە تەنها دیکۆرێکی حیزبیە پاش بایکۆتێکی مێژی و هەڵبژاردنێکی پڕ گومان پارتی و یەکێتی خەریکی دابەشکردنی کێکێکی دەسەڵاتن ئیرادەی خەڵکیان کردوتە قوربانی پۆست و پلە پەرلەمانێک نەتوانێت حکومەت بانگێشت بکات هیچ شەرعەتێکی نەماوە درێژەدان بە تەمەنی حکومەتێکی شکست خواردوو لە سایی داگیرکەر و هەڕەشەدەرێکەکاندا خیانەتێکی ڕاستەوخۆیە لە ئاسایشی نەتەوەی و دەسەڵاتی هاوڵاتیانی کردوتە بارمتەی دادی و بێکاری تەنها بۆ مانەوەی خۆی داهێنانی 15 ساڵی دەسەڵات تەنها بڵاوکردنەوەی هێزی چەکداری بووە پەیاممان بۆیان ڕوونە بە چەک دەتوانن شەقام بێدەنگ بکەن بەڵام ناتوانن ڕق و تووڕێینێ و ماڵەکان بکوشێنەوە ئەم ترسەی ئێوە نیشانەی لاوازی و داڕمانە ئێمە ڕای دەگەێنین کە هیچ لایەنێکی سیاسی و نوێنەرایەتی ئیرادەی ڕاستەقینەی حەڤەی شوبات ناکات زۆربەی ئەوانەی بانگەشەی گۆڕانکاریان دەکرد ئێستا بەشێکن لە یاریەکە خەباتی ئێمە مەدەنی و سربەخۆیە بۆ ڕیشەکێشکردنی ئەم سیستەمە بنەماڵەیە بێدەنگی جیهانی دەرەوە لە ئاستەر کوتکاریەکانی دەسەڵات کوردی پشگیریکردنە لە ستەمکاری و ناونانی سیستەمێکی بێحکومەت و بێپەرلەمان بە دیموکراسی سوکایەتیە بە مافەکانی مرۆڤ لە کۆتاییدا سەری ڕێز بۆ شەهیدان دادەنەوێنین و بەڵێن دەدەین تا هێنانەدی حکومەتێکی نیشتیمانی بێلایەن لە شەقام و مەیدانە مەدەنیەکاندا بەردەوام دەبین و سارد نەبینەوە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی حەڤەی شوباتی 2026 سڵاوتان لێبێ ئاوڕێیان ئەمڕۆ حەڤەی شوبات یادێک بۆ ئاوار و گۆڕانکاری و نیشتیمانانی خۆشەویست ئەمڕۆ یادی ڕۆژێک دەکەینەوە تەنها مێژوێکی ئاسایی نییە بەڵکو وە چەرخانێکی گەورە بوو لە وەشیاری سیاسی کۆمەڵایەتی باشووری کوردستان حەڤەی شوبات 2011 و ساتە وەختە بوو شەقامی کوردی بێدەنگی شکان بەدەنگی بەرز داوای دادپەروەری و چاکسازی و شەفافێتی کرد بۆچی حەڤەی شوبات گرنگە یەکەم هێزی شەقام سەلماندیان هاوڵاتیان دەتوانن ببنە بزوێنەرێکی سەرێکی گۆڕانکاری چاودێری چاوەکراو بن بەسەر دەسەڵاتەوە دوو داواکاری ڕەواکان خۆپیشاندەکان لە ئەنجامی کەڵەکەبوونی قەیران و داواکارێکی ژیانی شایستە سەری هەڵدا قوربانیدان
یادکردنەوەی ئەو گەنجە خوێنەوار و دڵسۆز و گیانی خۆیان بەخشی لە پێناو گەیاندنی دەنگی ناڕازی وانەیەک بوو بۆ ئەمڕۆ حەفەی شوبات تەنها بۆ گیرسان نییە بەڵکو بۆ بەرهێنانەوەی ئەو ڕاستیەیە کە دیالۆگ لە نێوان خەڵک و دەسەڵات تاکە ڕێگایە بۆ سەقامگیری ئەم یادە پێمان دەڵێت چاکساسی پرۆزەیەکی بەردەوامان نابێت لەبیر بکرێت با ئەم ڕۆژە بکەینە دەرفەتێک بۆ داواکردنی ئاشتی کۆمەڵایەتی کارکردن داهاتوو کە تیایدا یاسا سەروەر بێت مافی هەمووان پارێزراو بێت با ئەم ڕۆژە سەری ڕێزم بۆ شەیدانی حەفەی شوبات و سەرجەم ڕێگای ئازادی دانوێنم زۆر سپاس کوان بکوژانی ڕووداوەکانی حەفتەی شوبات کوان تاوانبارانی ئەو کۆمەڵکوژیە وەکو تاکێکی ڕەوەندی کوردی و چالاکوانان ساڵێک لەمە وەری ئێمە هاوارمان کرد ئەم حیزب و پرسانە چیتر جێگەی ئەوە نین متمانیان پێ بدرێتەوە وەکو دەبینین نە حکومەت پێکاتووە و نە پەرلەمان هاوڵاتیان کەوتمێتە ئاستێک لە بێزاری کە متمانەش بە کەسانی ناو ئۆپۆزیسیۆن نەکەن چونکە هیچ کەسێک لە حیزبەکانی براوی هەڵبژارنی 2024 هەڵوێست و هەنگاویان نییە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە گربوونەوەکەش ئێمەش ئەمڕۆ بۆ ئەوەیە کە بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پەرلەمانی بەریتانیا پێویستە ئێمە لیژنەیەک پێک بهێنین بۆ لێ پێچینەوە لەو تاوانباریانەی تاوەکو ئێستا بە ئازادانە دەسوڕێنەوە کۆتایی بە دەسەڵاتی دوو حیزب و دەستێوەردانی دادگا بهێنن حەفتەی شوبات جامێکە کورد قەت لە بیری ناکە کورد قەت لە بیری ناکە مافی دەنگ دەرکەی وایە مافی دەنگ دەرکەی وایە پەرلەمان بۆ پێک نایە پەرلەمان بۆ پێک نایە حکومەت کارە بکەنەوە حکومەت کارە بکەنەوە دەستی حیزبی تێمەکەن دەستی حیزبی تێمەکەن شەڕی کورسی و پۆز مەکەن شەڕی کورسی و پۆست مەکەن شەڕ بۆ مافی میلەتکەن شەڕ بۆ مافی میلەتکەن زەرد و سوور کوردستان زەرد و سوور کوردستان میلەتیان کرد سەرگەردان میلەتیان کرد سەرگەردان زەرد و سووری کوردستان زەرد و سووری کوردستان میلەتیان کرد سەرگەردان میلەتیان کرد سەرگەردان 15 ساڵ پێشیستا خەڵکی سلێمانی دشنا عەدالەتی و نادادپەروەری یەکێتی و پارتی خۆپیشاندانێکیان ئەنجامدا ئەم خۆپیشاندانە بوو بە سەرەتای دەربڕینی ناڕەزایی دش بە گەندەڵی و خراپی و حکومڕانی ئامانجی داواکاری خۆپیشاندان کۆتایی هێنان بوو بە گەندەڵی و نەعەدالەتی و کۆتایی هێنان بوو بە حکمی بنەماڵەیی و چەوساندنەوەی هاوڵاتیان خۆپیشاندانەکە بەر لەوەی دەستی حیزبی و سیاسی تێکڵاو بکرێت بە ئاراستەی گەیشتن دەڕۆیشت بەڵام دەسەڵاتدارانی یەکێتی پارتی هەرزوو بە دەستڕێژی گولە وڵامی خۆپیشانداناندایەوە شەقام شڵەژا و کوژران و بریندارێکی زۆری لێکەوتەوە لەسەر شەقامەکان لە ماوەیەک 62 ڕۆژی خۆپیشاندانەکەدا 11 کەس کوژرا و 500 کەسی دیکە بریندار بوو هەر لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکەەوە 3 کەس شەهید کران کە لەلایەن پاسەوانەکانی لیقی پارتیوە و لەلایەن پارتیوە بە بڕیاری بەرپرسانی پارتی و هەروەها لەلایەن هێزەکانی یەکێتیوە چەند گەنجێکی تر شەهید کرا بۆیە بەداخەوە دوای 15 ساڵ تاکو ئێستا یەکێتی پارتی بکوژانی خۆپیشاندانی حەفەی شوبات داڵدە داوە 15 ساڵ یەک بکوژی ڕووداوەکە نەک دەستگیر نەکراوە بەڵکوم پلەکانیان ڕۆژ بە ڕۆژ بەرز دەکەنەوە بۆیە دەڵێم تا مردن دژی گەندەڵیم دژی حکومڕانی پارتی و یەکێتیم تا مردن دژی گەندەڵیم دژی حکومڕانی پارتی و یەکێتیم زۆر سپاس بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ حەفەی شوبات بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژێکی پرشنگدارە لە بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی لە سایەی دەسەڵاتێکی بێباک و تاڵانچی و دوژمن بە بەرژەوەندەکانی نیشتیمان و هاوڵاتیان هاوکات ڕۆژێکی ڕەش و پڕ ئابڕووچوونە بۆ دەسەڵاتی خاوەن حیزب و خاوەن هێزەکان کە لە سایەی دەسەڵاتی کوردیدا گەنجی کورد بە دەستی کورد شەهید بکرێ و بدرێتە بەر کوتەک کە ئەمە ڕێک و ڕەوان ڕەفتاری باسە و دەسەڵاتی کوردی پیادەی دەکات بەرەی خەڵک ئەو ڕۆژە و قوربانیەکانی لە یاد ناکات و ڕێکخراوی داکۆک کار لەسەر ئەو تاوانە قێزەونە و کارەساتەکانی ڕۆژانی دواتریش دەکا و هەرگیز لە یادیان ناکات بۆ زیندوو هێشتنەوەی کەیسەکانیان بەردەوام دەبین تا ڕۆژی سزادان و سندنەوەی ماف بۆ کەسوکاریان
سەبووری بۆ کەسوکاری شەهیدان و سەری ڕێز و نەوازش دادەنوێنین. سەرخێڵ محەممەد بێرمیگام. هەفتەی شوباتی ساڵی 2011 تەنها جوڵانەوەیەکی کاتی نەبوو، بەڵکو دەربڕینی ناڕەزایەتی قوڵی جەماوەری بوو دژی گەندەڵی و نادادی و کەمی خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان کە لە شاری سلێمانی و دواتر لە شارۆچکەکانی دەوروبەری خۆپشاندان دژی سیستەمی گەندەڵی دەستی پێکرد. دواتریش چەندین گەنج بوونە قوربانی بەلایانی کەم، کوژانی 10 کەس و برینداربوونی سەدان کەسی دیکە لە ماوەی 2 مانگدا. ئەوانەی لە هەفتەی شوبات شەهید بوون نەمردن، بەڵکو بوونە ڕێگی دارێک کە ناوی ئازادیە تا هەتایە بە سەوزی دەمێنێتەوە لە ویژدانی ئێمە. پرۆسەی پێکنەهێنانی حکوومەت لە کاتێکدا میلەتەکەمان لە ناو قەیرانێکی بژێوی و نەبوونی و موچە دەخنکێت لایەنە سیاسیەکان خەریکی ململانێن لەسەر پشک و پۆستەکانی ژیانی هاوڵاتیان و بۆتە قوربانی بەرژەوەندی حیزبەکان. کێ دەتوانێت داکۆکی لە ماف و بودجەی میلەتەکەمان بکات لە بەرامبەر حکوومەتی ناوەند لە کاتی ناوخۆدا لەو کاتەدا کە ناوخۆمان وێرانە خەڵک چووە سەر سندوقی دەنگدان و هەروە تا گۆڕانکاری دروست بکات، نەک بۆ ئەوەی مانگ لەسەر مانگ تێپەڕێ هیچ لایەنێک ئامادە نەبێت سازش بکات. هەفتەی شوبات قیامەتە، هەفتەی شوبات قیامەتە، بۆ کورسیتان نەفرەتە، بۆ کورسیتان نەفرەتە، خوێنی گەنجاو ئاو نییە، خوێنی گەنجان ئاو نییە، شکۆی گەل هەڕاست نییە، شکۆی گەل هەڕاست نییە، پەرلەمانتان کڵۆمدا، پەرلەمانتان کڵۆمدا، شکۆی شارتان بەبادە، شکۆی شارتان بەبادە، ئێمە خاوەنی خاکین، ئێمە خاوەنی خاکین، ئێوەش جاش و ناپاکن، ئێوەش جاش و ناپاکن، خەڵک هەمووی برسیە، خەڵک هەمووی برسیە، یاسا لاتان کورسیە، یاسا لاتان کورسیە، دزیتان بێ سنوورە، دزیتان بێ سنوورە، کەرامەتتان هێڵی سوورە، کەرامەتتان هێڵی سوورە، دەنگ بە فیشەک ناتەپێ، دەنگ بە فیشەک ناتەپێ، یاسا لەسەرتان دەچەسپێ، یاسا لەسەرتان دەچەسپێ، ئێوە مێژووتان خوێنە، ئێوە مێژووتان خوێنە، هاوڵاتیمان بێ شوێنە، هاوڵاتیمان بێ شوێنە، نان و ئاوتان بڕی، نان و ئاوتان بڕی، دوزی ئێمەتان دزی، دزی ئێمەتان دزی. چالاکوانان یاسا بوێر ئازادی خوازان و مرۆڤ دۆستان بەخێر بێن، خۆتان شاد حاڵ و بەشدارن لەو خەباتە مەدەنیەی کە ڕێکخراوەکەمان شانی داوەتە بەر و لە پێناو چەسپاندنی دیموکراسی و گەیشتنی میلەتە خێر لە خۆ نەدیوەکەمان بە مافی مرۆڤ بوون و هەروەها مرۆڤگیان دوای ڕشتنی ڕووبارێ خوێن لەلایەن دەیان و سەدان سوار چاکی جربەزەی گەلەکەمان لە ڕابردوودا و ئێستا و لەم عەسری گەیشتنی مرۆڤایەتی بە ترۆپکی خۆشگوزەرانی دوور لە ماڵی خوێندنەژی کورد زبان دەستیان خستۆتە بینەقاقای تاک بە تاشی هاوڵاتیانی گەلەکەمان بوو. هەر کاتێکیش و لەلایەن هەر کەسێکەوە لە هەرچی نوتوژێک دەنگی ئازادی و ناڕەزایی بەرز کرابێتەوە وشەی نا بۆ کار و کردارە قێزەونەکانیان بۆ کار و کردارە قێزەونەکانی ئەم دوو بنەماڵەیە وترابێت ئەوانن بێباکانە دوور لە هەموو مۆراڵێکی مرۆڤایەتی و درندانەدا لە هەرچی دوژمنی دەرەکی گەلەکەمان بە ئاگر و سات وەڵامیان دراوەتەوە و کوشتنی ڕۆڵەکانیان هێندە لە ئاسان بووە کە مرۆڤ جورئەت ناکە باسی بکە. باشترین نمونەش کە ئەمڕۆ ئێمەی هاوڕێیانی کۆکرد هێناوەتە سەر شەقام شەهیدانی هەفتەی شوبات بوو کە ئەوان و دەیان و سەدانی وەک ئەوان لە مێژووی گەلەکەماندا ژیان و ژیانی خۆیان کردە قوربانی بۆ هێنانەدی ژیانێکی ئارام و دروستکردنی وڵاتێکی خاوەنکیان و حکومەت و پەرلەمان لە پێناو شەرەفمەند بوون. خۆشگوزەرانی هاوڵاتیانی وڵاتەکەمان کەچی ئەوە تا بەبەر چاوی دنیاوە سوکایەتی بە گەورەترین دامەزراوەی دیموکراسی کە پەرلەمانە دەیکەن و وەک گەوەڕێک و کەمتریش سەیری دەکەن. دووبارە بەخێر بێن 100 بارە و دووبارە دەیڵێمەوە سەر شۆری و مەرگ و نەما بۆ هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی و شوێن کەوتووە کۆی لە ئاساکانیان. ئەمڕۆ 15 ساڵ بەسەر کارەساتی هەفتەی شوبات تێپەڕێت لە هەمان کاتەمە و یادەکەینەوە
حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێمی کوردستان هەردووکی پەک خراوە حکوومەتێکی ماوە بەسەرچوو کارەکان بەڕێکات بۆیە ئێمە ئەمڕۆ وەستاوینەتەوە دژی ئەوەی کە چەندین ساڵە نەیانتوانیوە بکوژانی ئەم کارەساتە بدەنە دادگا لە هەمان کاتیشا دژی ئەوە وەستینەوە کە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پەک خراوە بۆیە بەدەنگێکی بەرز و بیۆر هەمومان پێکەوە هاوارەکەین پارتی و بارزانی جاشن بکەری کارەساتن بەرزانی جاشن بکەری کارەساتن ئەمڕۆ هەفتەی شوباتە ئەمڕۆ هەفتەی شوباتە یادی ئەو کارەساتە یادی ئەو کارەساتە وەکو ڕێکخراوی داکۆک وەکو ڕێکخراوی داکۆک لە بیرمانە تاک بە تاک لە بیرمانە تاک بە تاک بۆ میلەتی بەشخوراو بۆ میلەتی بەشخوراو دایم سەرمان لە پێناو دایم سەرمان لە پێناو بژین دەستان خۆش بێ هیوادارم هەمووتان هاوکار بن برایان دەستان خۆش پێشەکی بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە لەم ڕۆژەدا کەوا لێرە ئامادەین بۆ یادکردنەوە لە حەفەی شوبات و کارە قێزەونانەی کە پارتی یەکێتی بەرامبەر بە میلەتی کورد کردویانە و وەکو یادێک لەو شەیدیە و ڕۆژگارە و کە جێبەجێکردنی کە تا ئێستا چەندین ماوەیەکی درێژخایەنەکەوە پەرلەمان و حکوومەتیان پێک نێناوە کە لەژێر ناونیشانی جیاواز ئێمە لەم خۆپشاندانەدا دەنگی خۆمان بەرز دەکەین بۆ ماف و دادپەروەری داوا دەکەین ناساندن و ڕێزگرتن لە دامەزراوە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێت و ویستی گەل ڕەچاو بکرێت ئامانجی ئێمە ئامانجێکی ئاشتیە و دەنگی ئێمە دەنگێکی ئازادی و دادپەروەریە زۆر سپاس ئەمڕۆ لێرە بەشداریم کرد لە ساڵیادی ڕۆژێکە لە مێژووی گەلەکەمان لەبیر نەکراوکە لە ڕۆژێکی هەفتەی شوباتە ناڕێکەوتێکی ساڵانە نییە ئەم ڕۆژێ یادەوەری دەنجی گەلێکی تەداوای ئازادی و دادپەری و ژیانی باشتری دەکرێت ڕۆژێک بوو کە دەندەزان و خوێندکاران و ژنان و پیاوان بە هەستێکی بەرپرسیارەتەوە هاتنە سەر شەقامەکان بۆ گوتنی ئەوەی ئێمە مافمان هەیە بەڵام بەداخەوە لەو ڕۆژە چەندین کەس توشرا و کوژرا ئێستاش بەرانی ئەو تاوانە لەبیر نەکراوە دەستگیر نەکراون و لە لووتکەی دەسەڵاتن بەردەوامن لە ستەم و چەسانەوەی گێلەکەمان میهرەبان ئێمە ئەمڕۆ لە بەریتانیا کۆبوونەوەیتوانێ حەفەی شوبات تەنها یادەوەریەک نییە بەڵکو برینێکی ساڕێژنەبووی نیشتیمانە ئێمە لێرەوە لە تاراوگە و دەبینە دەنگی گەنجان و شەهیدان کە لە پێناو نان و ئازادی درانە بەرفی شەک مەودای هەزاران کیلۆمتر نابێتە هۆی بێدەنگبوونمان لە ئاز گەندەڵی شتەمکاری داواکاریەکانمان کورت و ڕوونن دەبێت بکوژانی حەفەی شوبات ڕوبەڕووی دادگا بکرێنەوە دەبێت کۆتایی بە برسیکردنی خەڵک و قۆڕەکردنی دەسەڵات بهێنرێ داوا لە وڵاتانی جیهان دەکەین چیتر چاو لە پێشالکاری مافی مرۆڤ لە کوردستاندا نەخەن تا ئەو ڕۆژەی دادپەروەری جێگیر دەبێت ئێمە لێرە لە بەریتانیا دەنگمان هەر بەرز دەبێت نەمری بۆ شەهیدانی حەفەی شوبات و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی سەرکەوتن بۆ ئیرادەی گەل دووبارە زۆر سپاس حەفتەی شوبات مێژوویەکی لێوانلێو لە خەباتی مەدەنی بوو بۆ هاو نیشتیمانیان و مای شکست بوو بۆ ئەوانەی بە فیشەک وەڵامی خەباتێکی مەدەنیان دایەوە مناکەم عومەر چالاکوان لە ئەندام چالاکوان و لە ئەنگری ڕێکخراوی داکۆک ئەمڕۆستاین بە یادکردنەوەی ئەم یادە لە ڕاستدا یادکردنەوەی حەفتەی شوبات بەشێک لە ساتە وەختەی زیندوی کە هەموو نەتەوێکی کبکرا و لە ساتێکی دیاریکراوی مێژوودا دەبێ ئەنجامی بدات واتە دەتوانین ناوی بنین ساتە وەختی ڕەتکردنەوەی کوردیانە بۆ دەسەڵاتی کوردی پشکردنە ئەو مێژووە پڕ درۆ و بڵاوی بە ناوی شۆڕش و کوردایەتیەوە بۆ خەڵک دروستکرا بوو چونکە ئەو ساتەوەختی مرۆڤی ناو کۆمەڵگاکی قوربانی لە شۆڕش گێرانەی خۆی یاخی دەبێت ساتەوەختی ئێزگا گرنگ و پڕ لە وزە و یاخیانە هەنگاونا بۆ شۆڕشێکی تر کاتی حەفتەی شوبات ڕوویدا 20 ساڵ بوو راپەڕین ئەنجام درا و 8 ساڵیش بوو لە ماوەی 8 ساڵیش بوو ڕژەیم بەحث بە تەواوەتی ڕووخا بوو لە ماوەی 20 ساڵدا کە باشترین دەرفەت لە بەردەم دەسەڵاتی سیاسی کورد بوو نەیتوانی لە ڕووی سیاسی و داڕشتن دروستکردنی بڕیاری سیاسی بخاتە دەرەوەی هەردوو حیزبی دەسەڵاتدار و گشت هێزە سیاسەکانی تر بەشداری پێ بکات نەتواندا داهات شەفاف بکەن و نەتوان دادگای سەربەخۆ بکەن و دەستگایەک نیشتیمانی کارا پەیوەندی دیموکراسیەکان بە نیشتیمانی بکەن لەجیاتی هەموو ئەمانە هاتن هەر لە کورسەکانی پەرلەمان و تا داهاتەکانی شارکەی و گوندەکان و پەنجە بە پەنجە لە نێوان خۆیاندا دابەش کرد فرمێسک و خوێنی ئەنفال و کیمیاباران و کۆڕەوی خەڵکی ئاغرداداڕێت تا ڕادەیەک باش لەبیر کرد سوپاس سڵاو من چالاگۆ بەکرد ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک و کۆمەڵێک لە ئەندامانی ڕێکخراوی داکۆک و کۆمەڵێک لە ڕەوەندی کوردی
ئەمڕۆ هەستین بە سازدانی ئەم یادە کە یادی شەیدانی هەفتەی شوباتی ساڵی 2011 بوو کە دیارە لەو ڕۆژە ڕەشەدا یەکێتی پارتی چەکدارەکانی یەکێتی پارتی دەستی خۆیان سوور کرد بە خوێنی ڕۆڵەکانی میلەت کام کەسانە لەو ڕۆژەدا تەنها بۆ داواکردنی مافە سەرەتایەکانی ژیانی خۆیان گرتبوونەوەانێ بەڵام لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان لەژێر فەرمانڕەوایەتی یەکێتی پارتی و چەکدارەکانی یەکێتی پارتیدا دیموکراسیت بوونیە ئازادی ڕادەڕین بوونیە یاسا سەروەرنیە دادگاکان سەربەخۆنین بۆیە ئەوان بە فیشە گوڵامی هەموو جۆرە داواکاری و ڕخنەیەک دەدەنەوانێ و بەم جۆرە ڕۆڵەکانی میلەت شەهید دەکەن کە دیارە ئەمە لەم ڕۆدا دووپاتی دەکەینەوانێ بەردەوام دەمین لە کار و چالاکەکانمان لە گوتنی ڕاستیەکان تا ئەو ڕۆژەی کە سەرانی یەکێتی پارتی و ئەوانەی دەستیان سوورە بە خوێنی ڕۆڵەکانی میلەت دەدرێن بە دادگا و تۆڵی هەموو ناحەقیان لێ دەکرێتەوانێ. زۆر سپاس. من سامان ئیسماعیل ئەحمەد چالاکوان و ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ حەڤەی شوبات ئەمڕۆ یادی خیانەتی یەکێتی و پارتیە کە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانیانەوە کە بوونە هۆی شەیدبوونی چەندها خەڵکی بێتاوان بەڕاستی لەو وڵاتەیە دوو دیکتاتۆر و دوو مافیا حکومەکەن ئەمڕۆ 2026 کە بەڕاستی ئەو حکومی پارتی یەکێتی هەتا بڵێ خراپترە و بەرەو خراپترە ڕوا بۆیە ئەلەمەتا ئەم دوو دەسەڵاتە لەسەر حکم بن ئەو خیانەتە و ئەو خراپی هەر بەردەوامە بێت. من ڕێباز عوسمان ئەندام چالاکوانی ڕێکخراوی داکۆک لە شاری بەرمیگام بەڕێزان ئەمڕۆ لە یادی حەڤەی شوبات من وەکو تاکێکی ڕەوەندی کوردی لە بەریتانیا ئیدانەی ئەو کوشتارە دەکەم کە لە حەڤەی شوبات ڕوویدا لە کاتێکدا گەنجانی کوردستان بۆ ئازادی دادپەروەری دەنگیان بەرز کردەوە دوای 15 ساڵ هێزە سیاسیەکە دەسەڵاتدارەکان هێشتا شکستیان هێنا لە پێگەنانی حکومەتی هەرێم سزادانی بکەرانی ئەو کارە و ئاسوودەکردنی خانەوادەی قوربانیەکان وەکو کە دەبینن کە زیاتر لە ساڵێک تێپەڕیوە هێشتا حکومەت پێک نەهاتووە بێ ئەنجام ئەم شکستە نیشانەی گرنگی نەدانە بە خواستەکانی گەل لە هەمان کاتیشدا هەمان دەسەڵات شکستی هێنا لە دەستگیرکردنی سزادانی ئەو کەسانی دەستیان سوورە بە خوێنی هەموو ئەو کەسانی شەهید بوون لە کاتێکدا خانەوادەکانیان چاوەڕێ لێ بچینەوە دەکەن من لێرەوە دەپرسم هاوڵاتیان ئێستا لە ناومێدیدان دەسەڵات چاوەڕێی چییە هەموو حیزب و سیاسەکان بۆچی هەموو حیزبە سیاسەکان بۆچی وەستاون ئەمەش نیشانەی ئەوەیە کە ناتوانن هیچ شتێک بۆ ئەم میلەتە بکەن لەبەر ئەوە داواکارم لە هەموو لایەنەکانی کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەرانی ئەم کارە بە سزای خۆیان بگەێن و خانەوادەی شەهیدان ئاسوودە بکەن و تاوانباران بکەنە نمونەیەک بۆ هەر کەسێکی تر کە بیر لەم تاوانە نەکاتەوە. زۆر سپاس. بە ناوی خۆی گەورە میهرەبان سەرخێڵ محەممەد چالاکوانی سیاسی لە بەریتانیا ئەمڕۆ حەڤەی شوباتە لە فەراغی ئەم یادەیە کە حەزەکەم ئیدانەی حکوومەتی هەرێم کەم بۆ پەکخستنی پەرلەمانی هەرێمی کوردستان و ئیفلیشکردنی و پێکنێنانی حکوومەتی هەرێم و لەم ڕۆژەیە یادی شەهیدانمان کردەوە و بە تایبەتی ئەو مێرمنداڵەمان لەبیر نەچێکا کە ڕێژوان عەلی کە پەپولە یاسا شەهیدیان کرد ئەڵێ ئەگەر چراکان ڕووناکی پەخشنەکەن پەپولەکان لیان نزیک نابنەوە بۆیە بێ ئاگالەوەی کاکە ڕێژوان ئەو ڕووناکیە ژیانی لێ ئەسەنێت بەڕاستی هەڵبژاردن کرا و پارتی یەکێتی دەنگی زۆرینیان بەدەستێنە و پەرلەمانیان پەک خست ئێمە بێکار لەسەرەوە بکەین کە هەڵبژاردنێک بکرێت و زۆر بە شەفافانە بەڕێوە بچێت و ئەگەر ئەمە نەکرا هەوڵ بدرێت ئەم خولەی پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە بۆ ئەوەی بە سیستەمێکی ڕێک و تەندروستتر بڕۆ بەڕێوە و ئەمەمان بە دەرفەت زانی لەم ڕۆژەیە کە حەڤەی شوباتە یادی شەهیدان لە فەراغی ئەمەیە ئیدانە و پێکنهێنانی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان بکەین. سپاس. ئەمڕۆ لێرەم نەک تەنهاوە خۆپیشاندەرێک بەڵکو وەکو دەنگێکی هەڵقوڵاوی ناو برینەکانی حەڤەی شوبات هاتووم ببمە دەنگی ئەو گەنجانەی بەگوڵەوە چوون و بەگولە وەڵام درانەوە هاتووم بڵێم خوێنی شەهیدانی ئازادی هێشتا لە ویژدانی ئەم نیشتیمانەدا دەکوڵێت جێگەی داخی قوڵە لە کاتێکدا یادی ئەو قوربانیانە دەکەینەوە دەبینین پایە سەرەکیەکانی وڵاتەکەمان داڕماون پەرلەمانێک کە دەبوو مەکوی نوێنەرایەتی بێت پەک خراوە حکوومەتێک کە ئەکی خزمەتکردن بوو بۆتە ئامڕازی بێدەنگکردن کاتێک پەرلەمان کارتۆنی بێت
و حکومت پەککەوێت هاوڵاتی ڕوو لە کێ بکات کێ بەرپرسیارەتی ئەم هەموو چەق بەستوێ هەڵدەگرێت ئێمە لێرە نین بۆ گریان لێرین بۆ داواکردنی ماف چاکسازی بە دروست بوو بەڵێنی بێکردار نابێت بەڵکو بەگەڕانەوەی شکۆ بۆ یاسا و دامەزراوەکان دەبێت بەداخم بۆ میلەتێک کە بازی ململانی لایەنەکان و بێباشی دەسەڵات دەدات دەستان خۆش بێت سڵاوی خۆی گەورەتان لێبێت ئەمڕۆ لەم کاشە سارەدا دەمەوێت کورتێکی بچووک دەربارەی حەڤەی شوباتان بۆ بڵێم لە ڕۆژی حەڤەی شوبات 2011 لە سلێمانی باشووری عێراق خۆپیشاندانێکی گەورە دەستی پێکرد بۆ دژی گەندەڵی کەمبوونەوەی خزمەتگوزاری و بێکاری خۆپیشاندەران لە ناوچەی سەرای سەکۆک و بوونەوە دواتر هەندێکیان چوون بۆ ئۆفیسی حیزبی دیموکراتی کوردستان لەوێدا پێکدادان لە نێوان خۆپیشاندەران و پاسەوانەکاندا دروست بوو کە ئەوان بە فیشەک وەڵامی خۆپیشاندەرانان دایەوە دوای ئەو ڕۆژە خۆپیشاندەرەکان بەردەوام بوون و داواکاری سەرەکیان بریتی بوو لە چاکسازی سیاسی و کەمکردنەوەی گەندەڵی بەگشتی لە ماوەی ئەو مانگەدا چەندین کەس بەداخ و پەژارێکی زۆرە کوژران و چەندین کەس بریدار بوون ڕێت و سڵاو بۆ گیانی ئەوانەی لەم ڕێگەیەدا قوربانی بوون و هیوای ژیانی باشتری بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان سڵاو و سوپاس و پێزانین بۆ ڕێکخراوی داکۆک بەندەوە ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاوین بە ئەنجامدانی گردبوونەوەیەکی ناڕەزایی لە هەمبەر ڕێخستن و داخستنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە هەردوو هێزی دەسەڵاتداری هەرێمی کوردستان وەک ئاشکرایە هەڵبژاردننی پەرلەمان ماوەیەکی زۆر بەسەریدا تێپەڕیوە و کەچی پەرلەمانی پەخراوە بەبێ گوێدانە هیچ یاسا و ڕێسایەک ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لەم خۆپیشاندانەدا ئەوە دەنگی خۆمان دەگەیەنین و ناڕەزایی خۆمان دەگەیەنین بە کۆمەلگای نێودەوڵەتی و پەرلەمانی بەریتانیا لە بەرامبەر هەموو پێشێلکاری و نایاسایی و کوردستان و دەکرێت لە هەموو ڕێگەیەکەوە لە داخستنی پەرلەمان و داڵدەدانی تاوانبارانی هەردوو زۆنی سەوز و زەرد و هەروەها گرتە و ڕادەستکردنی تاوانبارانی هەفتەی شوبات بە یاسایی و پارێزگاریکردن لە تاوانباران و هەموو ئەمانە دژی سیستەمی دیموکراسی و پێشێلکاری و سەروەری یاسا و کۆمەڵایەتی و بەها نائەخلاقیەکانە حەڤەی شوبات هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی ڕژاوەستە شەقامەکان و دژی گەندەڵی و بێکاری و بەدکاری بەرپرسەکان ڕاچەڵکینێک بوو بۆ سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی سلێمانی کە دژی گەندەڵی و بێکاری هاتنە سەر شەقامەکان ڕۆیان کردە سەر بارگای سەرەکی پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە هاوڵاتیان بە زۆر بەهێمنانە داوای هەق و مافی خۆیانیان کرد بەڵام بەرپرسانی بارگای پارتی بێ ئەوەی وەڵامی داواکارەکانی هاوڵاتیان بدەنەوە بە شێوازێکی زۆر ناشرینانە تەقیان لە هاوڵاتیان دەکرد و بۆ هۆی ئەوەیە چەندین کەس کە داوای مافی خۆیان کرد لێرەدا کوژران و بریندار بوون دەسەڵات لە هەفتەی شوبات تا کارەساتێکی خوێناوی خوڵقان بەوەی کە ئەو نیشتیمانیان و هاوڵاتیان هاتنە سەر شەقام بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆیان بۆ داواکردنی مافە سەرەتایەکانی خۆیان بەڵام لەلایەن دەسەڵاتەوە بەداخەوە بە فیشەک وەڵام درانەوە و تیرۆرکردان ئەمە بە جۆرێک ڕووی ڕاستی دەسەڵاتی نیشانی خەڵکی کوردستان و ئەو نیشتیمانیاندا کە هیچ مەجالی پەردەپۆشکردن و میکیاژێکی نێشتەوە بۆ ڕۆڕاستەکەی خۆی کە ئامادەیە لە پێناو شکانی شوشەی بارگایەکی خۆیان کە ئامادەیە لە پێناوەوەی کە گەنجێکی تووڕەتێتە سەر شەقام بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆی ئەوە ڕاستێ بە فیشەک وەڵامێداتەوە قەڵتانی خوێنێکە بۆیە ئەمە کارێکی زۆر نامرۆڤانە و زۆر پێشێلکاری و بەرامبەر بە مرۆڤایەتی بەرامبەر بە هاو نیشتیمانیانەی خۆی و زیاتر و زیاتریش ئەوەی کە ئێمە نیگەرانەکە هەمیشە کۆبینەوە بۆی ئەوەیە کە تای سەبکەرانی ئەم کارە نەدادگایی کراون نەیش لێپرسینەوەیەکیان لەگەڵا کراوە بۆیە ئێمە بە تەواویمانە ئیدانەی ئەو ڕۆژە ڕەشە ئەەکەین و زۆر سەرکۆنەی ئەو ڕۆژە ڕەشە ئەەکەین و دەستان خۆش حەڤەی شوبات کە ڕۆژێکی ڕەش بوو بەسەر میلەتی کووردا هات کە میلەت داوای مافی خۆیە کرد لە پارتیوەکێتی کە حکومڕانی ئەو کات و ئێستای هەرێمی کوردستان خۆپیشاندەران داوای مافی ڕەوای خۆیان دەکرد بەڵام پارتیوەکێتی بە دەنگی سیلاحەکانیان وەڵامیان دانەوە هەر پارتیوەکێتی کە ئەم ڕۆژ ناڵن حکوومەت پەرلەمان پێک بێن ئێمە ئەوڕۆ وەک ڕێکخراوی داکۆک و وەک ڕێکخراوی حەفتەی شوبات ناڕەزایی خۆمان دەربڕی بەرامبەر دژایەتی حیزبی یەکێتی و پارتی کە ئەو کارەساتێک کە بەسەر کەنزالی کوردیاندا هێنا و چەندەها گەنجیان کوشت و هەتا ئێستاش حەقیان وەرنەگیرا و بکوژەکان نەدرایتنە دادگا و لەبەرەوەی دادگا لە ژێر ڕێکخراوی حیزبەکانە و بۆ ئێمە داوا لە لایەنی دەوڵەتانی زلهێز دەکەین و چیدی مافی کورد بەردەپۆش نەکەن و زۆر سوپاس
ئەمڕۆ وەکو ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک هەستاین بە هەیەکۆبوونەوەیەکی هێمنانە لە بێرمیگام بۆمبەستی دانەکردن و سەرشۆرکردنی دەسەڵاتی کوردی لە هەمبەر پەخستنی پەرلەمانی کوردستان و هەروەها ڕووداوەکانی هەفتەی شوبات کە بەهۆی کوژرانی زیاتر لە 10 کەس و هەروەها دەستگیر نەکردنی بکوژی ئەو تاوانانە. بۆ کورسیدان نەفرەتە خوێنی گەنجان ناو نییە شکۆی گەل هەڕاج نییە پەرلەمانتان کڵۆمدا شکۆی شارتان بەواندا ئێمە خاوەنی خاکین ئێوە جۆش و ناپاکن شکۆ بەنان ناگۆڕێ بۆ حەقمان تێدەکۆشین خەڵک هەمووی برسیە یەسالاتان کورسیە دزیتان بێ سنوورە کەرامەتان هێڵی سوورە پەرلەمان یاری نییە دیوەخانی خێڵ نییە دەنگ بە فیشەک نابەوێ زوڵم لامان ناچەسبێ ئێوە مێژووتان خوێنە هاوڵاتیمان بێ شوێنە قوفڵی دەرگا بۆ خۆتان بڕۆ لاچن لە ناومان